بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕێککەوتنی تاران ئەمریکا بەکوێ دەگات، ڕێککەوتنەکان بەکوێ دەگەن، ئایا هەر بەڕاز ئەمریکا دەیەوێت گورزی سەربازی لە ئێران بوەشێنێت، ئایا ئەمریکا دەتوانێت ئەوە بکات، ڕێگریەکانی چین، کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت چی بکات لە بەرامبەر ئەمەدا، ئەگەر ڕووداوێکی وا ڕوو بدا ناوچەکە بەچێت دۆخێکدا تێدەپەڕێت، هێشتا هیچ نەبووە کوڕەکەی شای ئێران لە ئەمریکاوە بە شۆرتوفانیلەیەکەوە هەڕەشە لە کورد دەکات. دوێنێ بەیاننامەیەکی دەرکردووە دەڵێ یەک پارچەی خاکی ئێران هێڵی سوورەوە و دەستانە دەبڕینەوە کە داوای سربەخۆیی و مافی بەدەر لە دەوڵەتی ئێران دەکەن. کورد و پوخۆ دەڕەشە لە ئێران دەکات. گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین، ئەروە گفتوگۆ لەبارەی ئەنجومەنی پارتە سیاسەکان هەرێمی کوردستان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود ڕاستەوخۆ لە گوڵەخانەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. سەرەتا با لە دۆسیەی ئێران ئەمریکاوە دەست پێ بکەین وەکو سیاسیەکی بە ئەزمون کە تۆ دۆستایەتێکی باشیش لەگەڵ ئێراندا هەیە وەکو بەشێکی تر لە سەرکردە سیاسیەکان هەرێمی کوردستان. بخوێندنەوەی تۆ ئایا جەنگی ئێران ئەمریکا ڕوودەدات یان ئەمە تەنها بۆ جۆرێک لە ترساندنە بۆ سازشکردنی زیاترە بە ئێران؟ زۆر سپاس دەکەم، هیوام سەلامەتیتانە. لە ڕاستیدا مۆزوعی ئێران و ئەمریکا و ئەوەی جەنابەت ئیشارەتی پێدا من پێم وایە ئەمڕۆ کۆبوونەوەیان هەیە لە جنێڤ و ئەوە سێهەم کۆبوونەوەیە لە بینی ئێران و لە بینی ئەمریکادا لە دوای شەڕی 12 ڕۆژە. بۆیە پێم وایە ئەوەی کە ئەگوزارێت و ئەوەی ئەمریکا باسی ئەکات پێم وانە ئەوە نەتیجەی شەڕ بێت، ینی ئەو تەحلیلانەی کە ئەکرێت لە دنیادا قەنەعەتم وایە خەڵک لە خۆیەوە دروستیەکات ئەو تەحلیلانە، چونکە ئەوەی مەسا شەڕ قەراری شەڕ ڕەنگە لە ئەمریکا لە بینی 3-4 کەسا بێت لە پەنجەی دەستێ نەپەڕێ، ئەو خەڵک لە خۆیەوە لە دوورەوە تەحلیلی ئەوە کات. ئەوە خاڵێکە. خاڵێکی تر شەڕی 12 ڕۆژە من پێم وایە ئێران بە شێوەیەک ئیسرائیلی تەمێ کردووە و ئیستا ئیسرائیل ڕجاکات ئەمریکا شەڕ نەکات، واتە ئەمریکا من پێم وانە ئەوەی کە ئێڵێ و ئەوەی باسیەکات بۆ شەڕ بێت. ئەمریکا ئەوە ڕەنگە هەمووی بۆ ئەوە بێت کە بەڕووی سپی لە وەزعە نەجاتی بێت و ئێران لەگەڵیان ڕێک بکەوێت. ئەسڵی مۆزوعەکان بۆ ئەوەیە زیاتر، چونکە مەسا ئەوەی کە شەڕی 12 ڕۆژە ڕەنگە بۆ هەموو دنیای سەلمان کە کاتێ ئێرانیان غافڵگیر کرد لە کاتی کۆبوونەوە بۆیە ڕۆژی پێنجشەمە و کاتە کۆبوونەیان کردای ئەوە ناتن لە ئێرانیاندا، لەگەڵ هەموو ئەوانەشا ئێران توانی جارێکی تر بێتەوە دەست و لەگەڵ ئەو هەموو زەختەی لەسەری لەگەڵ ئەو هەموو بربەستە ئاسمانی و ئاستنینەی کە دروستیان کرد، ئەو ئیسرائیلی بە شێوەیەک لە ئیسرائیلیدا ئیسرائیل هاواری لێسا موشکی نەمابوو داوای لە ئەمریکا کرد کە هێشتا ئێران زیاتر لە 1400 موشکی مابوو، ئەوان موشکیان نەمابوو و هاواریان لێڵسا داوایان لە ترام کرد شەڕ ڕابگرێت. کاتێک کە ئێران لە دوای 12 ڕۆژە کاتێک کە ئێران لە قەتەریدا لێدانی قەتەر زۆر گرنگ بوو، چونکە قەتەر گەورەترین پایەگای ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من لەو کاتەدا سەرۆکی ئەمریکا، وەزیری دیفاعی ئەمریکا، ئەمنی قەومی ئەمریکی، جێگری ترامپ هەموو لە کۆبنەوەبان لە کۆشکی سپی خەڵک وایە زانی کە لە قەتەری داوە ئێران ئەمریکا ترامپ بێتە دەرە بۆڵای بێ ئێران من باڵگەڕنەوە نابێ بمێنێت، کە هاتە دەرەوە چی وت؟ وتی خوای ئێران بپارێزێت، دوعای خێران بووەکە مشە ڕاگرم. ئەمە ناوێنەی چی؟ ئەمە ناوی مقاومەیە یا ناوی تەسلیمبوونی ئەمریکا و ئیسرائیلە. من بۆیە من پێم وایە ئەوەی کە ئیستا گوزارێت بۆ تەنها بۆ زەختە لە ئێرانیەکەن و ئێرانیش هەردوو لایەنیانە کات بەڕێ بکەن، کات بەڕێ بکەن، هەم ترامپ کۆتایی بە وەختەکەی بێت، یاخود مەسەلا لە مانگی 11دا پێم وایە لە کۆنگریسەوانە کۆمەڵەکەین هەیە گۆڕانکاری ڕەنگە ڕووبدات
ڕەنگە دیموکراتەکان پێش بکەون ئەمانە ڕەنگە وای کردبێت کە ئەمان هەندێک جار زەختەکان زیاتر بکەنەوەوانە چونکە شەڕ لە ئێران مەسەلا جارە یەکەم من پرسیارە لە جەنابە دەکەم مەسەلا بۆ لە کاتێکە ئەمریکا 11,000 کیلومتر لەو منتیقەوە دوورە هێزی کۆ کردوێتەوە هێز ئەنێرێ بۆ شەڕ بۆ وڵاتێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هیچ پەیوەندێکی ئێرانی پێوە نییە باشە خەڵک هەموو لایەنەکان یاخۆر خەڵک قسە ئەکات ڕاگەیانەکان ئەوەی ئەمریکا هات ئەوە گەیشت ئەوەدا لە ئێران ئەوە کەشتەکەی گەیت ئەوە فڵان گەیشت باشە بۆ ناڵێ ئەمریکا شەڕە فرۆشێ 11,000 کیلومتر ڕێگە ئەبرێت دێت لە وڵاتێ لێرە شەڕەکە بۆ ئەمە خەڵک نایڵێ بۆ تەحلیلەکان نایڵێن بۆ ئەبێ ئەوە باس بکەن دەبەرەوە من پێم وایە پێویستە بە تایبەتی ڕاگەاندنی کوردستان کورد ئەو مۆزوعات بەرچاوی ڕوونەوە قسەی لەسەر بکات یەکەم ئەگەر مەسەلا بەدیلی ئێران کێیە بەدیلی ئێران کوڕی شایە لە خێرمان زۆر لە باوکی دینۆرەی خۆیەتی باوکی ڕێکەوتنی 75 کرد لە سەرمان مەسەلا ئیستا خۆشی هێشتا نەگەیشتووە هێشتا شۆرتی لە بەرەو پیاسەکە لە ناو مەسبعەکانە لە ئەمریکا ئەڵێ نابێت کورد هەبێت لە کۆبوونەیەکی لایانی کوردی کراوە نابێت کورد هەبێت لە ئێراندا هەنی ئەمانە ئەبنە بەدیل مجاهدینی خەڵکە دوێنێژ لە بەنامێکی دەرکردووە دیسانەوە هەڕەشەی زۆر تون دەکاڵێ و دەستانە ئەبڕینەوە کە دەش بە یەک پارچەی خاکی ئێرانی گەورە دەوەستنەوە و ینی لەم قسانەی کردو هەڕەشەی لە کورد کردو بە تایبەت باسی ئەو بەیاننامەی حزبە کوردیەکانەکە ئاداممە بەستم بەدیلەکەی ئێرانە مەسەلا ئەوە کوڕیشا ئەوە یەکێکیانە کە من دڵنیاتانەکەمەوە هەتا کوڕیشا ماوە ئەبێ لە ئەمریکا بمرێت ناشتوانە پێ بخاتە خاکی ئێرانەوە ئەوە دڵنیا بە ئەوە لەوەیان ئەوە خاڵێکی تر ئەگەر مەسەلا بەدیلەکەی کێیە مجاهدینە مجاهدین دەیان پێشمەرگە شەید نەکردو لە دووسخورمات و لە کەلار و لە خانەقی و لەوانە شەید حەمەڕەژێکەکە لەو شەیدانەی کە مجاهدین شەیدیان کردووە واتە لەبەرەوە ئێمە ئەوانە بە هیچ شێوەیە نابێ ئێمە کوڕیشا ئەگەر ئێرە ئەمریکا هاوکاری بکات ئێمە سەنگەرێکی دژی شەڕی ئەمریکا و کوڕیشا دڵنیا بە لەوە کورد ئەبێ بڕاتە ئەو سەنگەرە چونکە ئەوەنە خێری لە باوکی نەدیوە تا لە خۆی ببینێت بۆیە هیوادارم خەڵکی کوردستان بە تایبەتی ڕاگەیانەکان وا بیر بکەنەوە کە نەتیجەی ئەو ڕووداوانە هەڵسەنگێنن کە سوودەکەی بۆ کورد چیتایە نەک تەنها دوای هەڵەشە و دوای ڕاگەاندن و دوای ڕووداوەکان بکەون ئەبێ پێش ڕووداوەکان کورد لە پێش ڕووداوەکان بێ بەڵێ کاک محەممەدەوەی کە دەڵێ ڕەنگە بۆ دژایەتی کوڕیشا هەندێک بەڵگەی منطقی هەبنەوەی کە جەنابەت باست کرد لە ئێسەوە ڕەشە لە کوردەکە بەڵام بۆ کورد بچێتە بەرەی دژایەتی ئەمریکاوە من ناڵێم بچێتە بەرەی دژایەتی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە کە دراوسێمانە و خاکێکی زۆرمان پێکەوە هەیە و تێکەڵی زۆرمانەیە و دۆستایەتی زۆرمانەیە و بەڵام بۆ بچێتە دژایەتی بەرەی ئەمریکاشەوە بەڵێن دژایەتی ئەمریکا بکا کورد ئەگەر ئەمریکا پشتیوانی لە کوڕیشا بکات حقا کورد لە سەنگەری پێشەوە بێت دژی کوڕیشا و دژی ئەو هێزەی کە پشتیوانی لە ئەمریکاکە لە کوڕیشاکە چونکە کوڕیشا هێشتا نهاتوەتەوە دژی کووردە و کوڕیشا ڕێکەوتنی جەزائیری پەراوێزی ئۆپێکی ساڵی 75 لەسەر کورد ئیمزا کردووە ینی بۆ ئێمە ئەم شتەکانمان لە بیر بچێت بۆ شتەکانمان لەدە بچێت بۆیە من پێم وایە نابێت بە هیچ شێوەیە کورد لە مۆزوعە ڕازی بێت و ئەبێ بە ئەمریکاش بڵێت بە سەراحەت بڵێ ئەگەر ئێوە پشتیوانی لە کوڕیشا بکەن واتە سەنگەر لە دژی ئێماگرن ئەبێ ئەوە کورد بەڕاستی بڵێ نەیشترسێت لەبەرەوە ئەوە لایەکی تر مەسلەی لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەبێ بپرسین ئەمریکا بۆ 11,000 کیلومتر دێت لێرە شەڕەکە لەگە وڵاتێکی تر وارسمانە مەسەلا ئەو وارسمانە ئێمە باوکمانە کەسمانە بۆ دێت شەڕکە لەو منتیقەیە هۆی چییە ئەنجا ئەو شەڕە وەکو شوێنەکانی تریش نییە جەنابەت دەزانی مەسەلا لە ئەمریکا لە مێژووی دوور و درێژی ئەمریکادا لە دوو شەڕە تەنها بووە دوو شەڕەکە شکاوە یەکێکیان لە ڤێتنام ڕایان ناو دەریان کرد و وەشیمینە حکوومەتێکی دروست کرد لە شوێنەکەی ئەوی تریشیان لە کۆریا ناچار بوو هەندێکی لێجیاکاتەوە ناوی بنێ کۆریای جنوبی کە ئیکستا هەیە واتە ئەمریکا لە دوو شەڕە تەنها بووە لە هەردووکی شکاوە لە شەڕی عێراقا 34 دەوڵەتی لەگەڵ بووە مەسا بەسرە بەریتانیەکان گرتویانە وڵاتێکی تر مەسەلا ئیتالیا وڵاتێت شارەتری گرتووە لە عێراقدا
واتە ئەمریکا 34 دەوڵەتی لەگەڵ بوو لە شەڕی داعاشە 64 دەوڵەتی لەگەڵ بوو ئەمریکا لە ئەوەی لەگەڵ بوو ناتۆی لەگەڵ بوو دوای 20 ساڵ تالیبان بە ئابایەکەەوە ڕاویان ناو هەموو چەکەکانشی بۆ جێهێشتن یەک عشیرەت کە ناویان حوسیە لە یەمەن ئەمریکای ڕاوناوانی وانەیە ئەمریکاوە هەمێک بێت خۆی بۆکو ئیسرائیل و حەماس مەسەلا ئیسرائیل بوو بەوەمی هەموو دنیاوایان زانای هەچی ئیسرائیل بڵێواڵێ بەڵام ڕێکخراوێکی بشکۆلەیەوەکو حەماسات دیوارەکەیشی لابرد و حاسە و دیواری پۆڵاین و بە سەدان عسکەری ئیسرائیلی لە ناوداوا بەکان دەرێناو ئەسیری کرد و کۆتایی پێناو ئەوە نزیکەی 3 ساڵە ئیسرائیل ناتوانێت ڕێکخراوێکی وەکو حەماس لەناو بەرێت ڕاستە ڕەنگە خەڵکیان شەید بوو بێ ڕەنگە خەڵکیە وڵاتیان وێران بوو بێ بەڵام ئیسرائیل ها دەسەد مێزی گفتوگۆ لە میسر لەگەڵ حەماسا دانیش واتە احترافی پێکرد لەبەرەوە ئەم شتانەی کە باز دەکرێت هەموو شێوانیە بەڵێ دەتەوێت بڵێ ینی لەم جەنگەشدا ئەمریکا هەر خۆیەتی بۆیە ئەگەری شکستی هەیە من پێم وانییە جەنگەکە بێت من پێم وانییە ئەو شەڕە ڕوو بدات کە ئیستا هەیە قەنەعەتم نییە شەڕەکە ڕوو بدا و باوەڕشم بەوە نییە چونکە ئەمریکان ناوێرێ خۆی لەو شەڕە بدا بە ئاسانی ئەوە خۆ ئەبینن لەو بینە غازێک غاز تەقی بووە لە بەندەر عەباس غازێ تەقی بووە ئیسرائیل بەیانێکی دەکوێ ماگەمە لێنیە باشە کێوتێت تو ئاگات لێتی ئەگەر نەترسێ بۆ بەیان دەرەکە ئیسرائیل وڵای ماگەمە لەو تەقینەوە نییە لە بەندەر عەباس بووە لەبەرەوە من پێم وایە وا ترساوە ئیسرائیل و ئەو ئیستا ڕجاکە کە ئەمریکا شەڕ نەکەوە ئەمریکاش ناتوانێت خۆی تووشی شەڕێکی وا بکات چونکە ئێران تەنها دەوڵەتێ نییە ئێران قاڕەیە لە بەندەر ئەزەلی و حدودی رووسیاوە ئێرانە هەتا ئەڕاتە چابەهار و حدودی پاکستان ئەکات بەنی 2800 کیلومتر درێژایی هەیە ئێران لەبەرەوە ئەگەر کێشە ڕووبدا لەو منتیقەکە هەمووی ئارام نابێت منتیقەکە هەمووی تووشی کێشە و شەڕە بێت و ئێرانی دەوڵەتێکە ئیستا هێز و توانای خۆی هەیە باشە هەر بۆ پاڵپشتی قسەکانی بەرەزت کاک محەممەد ینی چەند توێژێرێکی سیاسی نێودوڵەتی ڕای خۆیان لەبارەی ئەو خستۆتە ڕوو دەڵێن ینی دۆناڵد ترەمپ کەوتۆتە دۆخێکەوە کە چاوەڕێی نەدەکرد دوێن هێندێک توێژێری سیاسی نێودوڵەتی ئەم بابەتیان باس کردووە دەڵێن ئەم هێزە زۆرەی هێنا دۆناڵد ترەمپ جەنگی ناوێ بەڵام خۆ بە دەستەوەدانی تارانی دەیە بەبێ جەنگ چونکە دەزانێت جەنگەکە درێژخایەن دەبێت دەزانێت بە ئۆپەراسیۆنی کاتی نیزامەکە ناگۆڕێ و دەزانێت بەدیلەکان ڕەنگە نەتوانن کۆنتترۆلی وڵاتە بکەن بۆیە ئێستا کەوتۆتە دۆخێکیشەوە ینی دەبێ سازش بە ئێران بکە یان جەنگ هەڵبگیرسێنێ جەنگەکە لە بەرژەوەندی نییە سازشەکەش کەوتۆتەوە سەر ئێران تۆ بڕوا دوایە ینی ئێران دوجار سازشی زیاتر دەکا بە تایبەت ئەمڕۆ لە گفتوگۆدان سازشی زیاتر دەکا و ناگا بە جەنگ چونکە ئەمریکا ژێگە نادا عەزەمەتی بشکێ لە جیهاندا من پێم وایە ئەمریکا عەزەمەتی زۆر شکاوە لە هەموو دنیادا شکاوە ئەوە لە تالیبان خۆت لە بەرچاوی خۆمانە ئەوە لە یەمەن لە بەرچاوی خۆمانە ئەوە لە لوبنان لە بەرچاوی خۆمانە ئەوە لە عێراق لە عێراقەوە نیە ئێستا عێراقی چۆڵکردەوە حاڵە لە عێراق ماوانی لەبەرەوە پێم وانییە شەڕەکە ڕووبدا بەو ئاسانیە شەڕ ڕووبدا چونکە ڕوودانی شەڕەکە ڕەنگە ناوچەکە هەمووی ئەگرێتەوە ئەنجا چین هەیە لە منتیقەکە رووسیا هەیە لە منتیقەکە کە عوزی مجلیسی ئەمن و حەقی ڤیتۆیان هەیە دەسڵاتیان هەیە پەیوەندیان لەگەڵ ئێرانە هەیە و ئەمانە هەمووی هەیە منجا ئەمانە باوەڕ ناکەم من ئەمریکا ئێستا ڕاستە کەوتەتە دۆخێکەوە بەڵام ترامپ خۆ قسەکە و پەشیمانی دەبێتەوە مەسەلا ترامپ بەڵێ من غەزاکەمە شوێنی گەشتیاری ئەمە ئەقل نایبڕێ مەسەلاڵێ جززیرەیەک لە دانیمارکەی خەمە سەر ئەمریکا ینی ئەو قسانەی هەڵیەدا ئەو قسەکان بە دوایە ناچێت نەتیجەکەی چییە ترامپ ئەوەنەی کە پیاوێکی بازرگانە ئەوەنەی بە دوای بازرگانیا ئەگەڕێت نە ئەوەنە عسکەریە نە ئەوەنە سیاسیە بەڕێی من باشە کاک محەممەد کەواتە تۆ پێدوانیە جەنگەکە ڕوو بدات من پێم وانیە جەنگێک ڕوو بدا کە ئەو جەنگەی کەوا ئەزانن چەند ساڵە بخایێنێ یا چەند مانگە بخایێنێ ئەوە بخانێت ڕەنگەشتی بچووک لێرە و لەوێ ئەو بێت لە شوێنێ بچووک بدا ئەم لێرەوە چەند خمبەلێ بگرێتە ئیسرائیل ڕەنگەشتی بچووک ڕوو بدا بەڵام نایەنێوە شەڕ بێ هەموو لایەکان لایەنی ئەگەر کە مادەم داعینیشن گفتوگۆکەن ماڵم مانای هەردوو لا شەڕی ناوێت
هەندێک وای دەخوێننەوە گەر ئۆپەراسیۆنێکی ڕوو بدا یان جۆرێک لە سازشی زۆری ڕۆ بدا لە هەردوو حاڵەتەکەدا نیزامی ئێرانی دەکەوێتەوە بڕوا دوایە بەو بابەتانە نیزامی ئێرانی بگۆڕێ ئەو نیزامی کە ئێستا هەیە. من پێم وایە بێت یەکەم ئەوانەی کە تەحلیلەکەن ئێران بناسن. ئێران خۆی بۆ خۆی ئێران لە ناو ئێراندا هەشت دەستگای تێدایە، 6 دەستگا لە ناو ئێرانە هەیە، سوار مؤسسە لە ناو ئێرانە هەیە، هەرێکی بۆ خۆی دەوڵەتێکە، یعنی لە چوارچێوەی دەوڵەتی ئێرانە مەسەلا خۆبەرگان هەیە، دەسەڵات و قووەتی خۆی هەیە، ڕابەر هەیە، دەسەڵات و قووەتی خۆی هەیە، ڕئیسی جمهور و حکوومەت هەیە لە ئێران، دەسەڵاتی خۆیانیان هەیە، شورای ئەوە هەیە، شورای نگابان هەیە کە دەسەڵاتی خۆی هەیە، تەشخیصی مەسلحەت هەیە لە ئێران کە دەسەڵاتی خۆی هەیە، سوپای پازاران هەیە، هێز و دەسەڵاتی خۆی هەیە، و بەسیج هەیە، هێز و دەسەڵاتی خۆی هەیە، واتە 6-7 مؤسساتی گەورە لە ناو ئێرانە هەیە. ئەمە وەکو میسر نییە حوسنی مبارەک ڕووخاوی تر وڵاتەکە بڕوخێت، بن عەلی ڕۆیشت و ئیتر تونس وێران بێت و نەزانم قەزافی ڕۆیشت و تر لیبیاەوە بگێ. ئێران وانە بەو شێوەیە. ئێران تەجروبەی 8 ساڵی لەگەڵ عێراق هەیە کە عێراق هەموو ئەو کاتە ئەمریکا و ئەوروپا هەموو یارمەتیەدا 8 ساڵ شەڕی کردووە لەگەڵ عێراقدا. ئێران تەجروبەیەکی گەورە و دووری درێژی هەیە. ئەو چەکانەی ئێرانی سا بەکارێنێت و ئەمریکا لێ ترسێ خۆی دروستیەکە. ئێران خۆی دروستیەکات، سوپای پازاران خۆیان دروستیان کردووە. لەبەرەوە پێم وانە ئەو مەوزوعانە بە ئاسانی بەسەریان تێپەڕێتوانە. ئێران وڵاتێکی گەورەیە، مەسا بقارنێ لە بینی ئیسرائیل و ئێرانە. ئیسرائیل 9 ملیۆنە، ئێران 90 ملیۆنە. خاکەکەیان چەندێک فەرقی هەیە گەورەی خاکەیان. ئەمریکا تەیارە و موشک و کەشتی ناتوانێت وڵاتێک بڕوخێنێت. لە ڕووی جوگرافیشەوەکانیدا هەشتا بەرامبەر ئیسرائیلە. بەڵێ وایە ڕاستە. لە شەڕی دووهەمی جیهانیدا لەندەن وێران کرا لە بەریتانیا. لەندەن لە داری بەسەر بەردەوە نەما، خۆیان ئامادە کرد پەرلەمان کۆ بێتەوە تەسلیم بن بە هاوپەیمانەکان. بەڵام کاتێکە لە ئەرزەوە هێزیان نەبوو، لە ئەرزەوە بڕات لە بەحر ڕێگەی نەدا، بە سەرکەوتن بۆیان هاتەوە. لە شەڕی داعیشە تەجروبەی ئەمە تەجروبەمانەیە لە منتیقەی بە تایبەتی مووسڵ و دەشتی نانەوە و باشیک. تیارەکانی هاوپەیمانی ئەیدا لە باشیک و لە شوێنەکان دوای نیو سەعات لە تونێلەکان داعاش هاتە دەرەوە. ئەگەر پێشمەرگە لە ئەرزەوە نەبووە قەت بۆی نەشکا وەشی نەگیرا. واتە هێزی ئەرزی ئەتوانێت شەڕێک لای بکاتەوە. باش، هەرچەندە ئێستا قسە لەسەرەوە کرێ و جەنگانی کە ڕوو دەدەن جەنگی زەمینی نین، ئاسمان کێ ئاسمانی بەدەستەوە بێ ئەوە دەتوانێت کۆنتترۆل بکە. و ئەمریکا و ئیسرائیلیش بەڕاستی بەنیازی جەنگی زەمینی نین، تەنها دەیانەوێت لە ڕێگەی ئاسمان و دەریا و زەریاکانەوە، دەریاکان بە تایبەت جەنگەکە ئەنجام بدەن. کاک محەممەد، هەر لە سەرەتای بەرنامەکە شوتم بەڕێزت دۆستی ئێرانی وەکو زۆر سەرکردەی تری سیاسی کورد، بەڵام ڕەنگە کەسیان وەک تۆ ڕوون و ڕەوان بە تایبەت لەم دۆخە چارە نووسازەدا بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەم عەتف و سۆزەی خۆی دەرنەبڕێ. پێت وایە پەیوەندی بەچیەوە هەیە؟ دەترسن؟ خۆی لە ڕاستیە هەموو حیزبەکان دۆستایەتیان لەگەڵ ئێرانەیە زیاتر لە 30 ساڵە، 40 ساڵە، 50 ساڵە. ئێران 46 ساڵاتێتە سەر حکم، هێشتا ناتوە سەر حکم. لایەنی کوردستانی پەیوەندیان بە ئیمامۆ کردووە لە پاریس لە دەرەوە. واتە لە سەرەتای جمهوری ئیسلامیەوە کورد پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە و بەردەوامەوە جگە لە 8 ساڵی شەڕی عێراق دژی ئێران لە یەک سەنگەرا بووین. ئێمە هەموو پێکەوە بووین. لەبەرەوە پێم وایە هەموو حیزبەکان پەیوەندیانەیە و لە ڕەنگە زۆر لە ئێمە زیاتری. ئێستا ئەو کارە توجاری و بازرگانیانەی لەگەڵ ئێرانە هەیە. ئێمە $1 بازرگانیمان نییە لە ئێرانەوە دێر بۆ هەرێمی کوردستان و لێرەوە ئەڕوا بۆ ئەوێ خۆوە. ئەو حیزبانە هەمویان بارەگایان لە تارانە هەیە، بارەگاکان خانووی خۆشیانە. ئێمە لە خانووی کریاین مەخەڕێکمانەیە لەوێ. بەڵام ئێمە شانازیەکەین کە وڵاتێکی گەورەی وەکو ئێران دۆستمان بێت، وڵاتێکە کە لە قاڕەیەکە لەو وڵاتەدا بێ لەگەڵ حیزبی سۆسیالیست ڕێکەوتن بکە. بۆ من پێم ئەین بێ نەخێن شانازیشی پێوەکەین. لەبەرەوە پێم وایە ئێران حدودێکی دوور و درێژی لەگەڵ ئێمە هەیە، زیاتر لە 600 کیلۆمەتر لە مەدەلیەوە تا ئاگاتە
حدودی تورکیا وەجگە لەوە لە ڕووی حدودێکی دوور و درێژمانەیە مثلا لە حاجیۆمەران و لە خانە خەڵکەکە خزمی یەکەن لە پێنجۆن و لە مەریوان خەڵکەکە خزم و کەسوکاری یەکەن لە تەوێڵە و لە نەوسود لە قەچی شیرین و لە خانەقین ئەمانە جگە لەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی فەرەنگیەوە مە پەیوەندێکی دوور درێژمان هەیە و چەند جارێک کورد لێ قۆماوە ئێران ناتوە بە هاواریەوە ئەگەر کیمیاوی هەڵەبجە ئێران دەنگی نەگەیاناتە دنیا وەکو ئەنفالەکان خەفە ئەکرا تا دوای ڕاپەڕین کەس پێی نازانین ئێمە واتە ئێمە زۆر شت یا کۆچە 3 ملیۆنەکە ڕووی کردە ئێران واتە ئەمانە کۆمەڵشتی گرنگن ئێمە و ئێران مشتەرەکاتی زۆرمان هەیە لە ڕووی فەرەنگیەوە بە تایبەتی کللتوریەوە ئەوانەمان هەیە لەبەرەوەم پێم وایە ئەبێ ئێمە بە بەرچاوڕوونی قسە بکەین لەسەر ئەو مۆزوعانە ئەنجام من مەوزوع ئەوە نییە کە من لایەنگری ئێران بکەم یا دۆستایەتی ئێران من مەوزوعەکە نییە من واقعەکەدان پێڵێم من جاری پێشوو کە شەڕەکە دەستی پێکرد هەموو کە بە علامەکانی هەموو علامەکانی کوردستانەوە هەمویان دیعایان بۆ ئیسرائیلە کرد ئەوە دای ئەوە تاران چۆڵ کراوە لە چوارانیاندا ئەوە فلانشا چۆڵ کرا ئەوە لە یەکیان نەیوت کاکەەوە ئیسرائیل وێران بوو یەکێکە لەوەی علامانە نێوت کاکەوە لە قومبەلەکانی ئێران لە ئیسرائیلەدا ئەوەی وێرانی کرد کە هەمویان ئێوە تاران چۆڵی کرد ئەوە تاران فلان کراوە فلانشار لێ درا ئەوانە ئەمە ئەوە بەرچاوڕوونی نییە من ئەو کاتە وتم جارە شەڕەکە باوەڕ ناکەم 2 هەفتە بگاتە 2 هەفتە چونکە ئیسرائیل تەحملی ئەو شەڕە ناکات لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەوە یەک دووهەم من ڕێیم وا بوو کە ئەو شەڕە بە ئەمریکای بێتە ناو شەڕەکەەوە کە هاتە ناوی ئەوان بچووکە بنەوە بەرامبەری چونکە ئێران بوو بە تەنها ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل هەمووی بکەوتە سەنگەرێکەوە واتە ئێران مقابل بە هەمویانەوەی کرد ئێستا ئەوانە شەرمەزارن ئەیانەوێت محاولە بکەن لەگەڵ ئێرانە هیچ نەبێ هەندێک تەنەزولی پێ بکەن جگە لەوە شتێکی تر نییەم پێم وایە زۆر باشە کاک محەممەد بە دەرفەت ێزانم و چەند خولەکەی ماوانە هەندێک سەباس پێێنە سەر ئەو پرۆژە و پێشنیازەی بەڕێزت بۆ دروستکردنی ئەنجومەنی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان یاخود دەرناوێکی دیکەیە بێ حەزەکەم خۆت باسێکمان لەو پێشنیازە بۆ بکەی ئەمە لە چیەوە گەڵاڵە بوو لای تۆ ئێمە پێش 15 ساڵ من پرۆژەیەکم ئامادە کرد ڕۆیشتمە لای پێش 15 ساڵ پرۆژەیەکم ئامادە کرد ڕۆیشتمە لای جەنابی کاکۆسرەت ئەو ڕۆژە کاک سەعدی ئەوانی لێو بوون هەمویان پرۆژەکەیان بینی پشتیوانیان لێ کرد کە ئەنجومەنێک لە کوردستان دروست کرێ بۆ کۆکردنەوەی هێزە سیاسیەکان دوای ئەوە لە 10 ساڵ پێش ئێسای عینیشت پرۆژەیە ترمان داوە پرۆژەکان تەمان ماون پرۆژەیە ترماندا زۆربەی حیزبەکان پشتیوانیان لێکە دوایی لە نیوەی ڕیا پەشیمان بوونەوە لێ نازانم پەشیمان بوونەوەکە هەندێک ڕێگەن لە ئەوانەی کە لە حکوومەت و لە پەرلەمان و لە سەرۆکاتی هەرێ من وابیرەکەنەوە ئەم ئەنجومەنە دەسڵاتی ئەوان کەمەکاتەوە بە پێچەوانەوە دەسڵاتی ئەوان کەم ناکاتەوە بەڵکو یارمەتی دەرەبێ بۆ حکوومەت و بۆ ئەوانە چونکە حکوومەت پێگاتەوە لە حیزبەکان و ئەو ئەنجومەنەش حیزبەکان بەڕێوەیە بن ئەو کاتە ڕەنگە ئەقلی ئەو چەند حیزبە ڕەنگە زیاتر بێت لەو بەرنامانە ئەی خاتە بەردەمی پەرلەمان ئەی خاتە بەردەمی حکوومەت ئەی خاتە بەردەمی دادگاکان و ئەو سەرۆکاتی هەرێم ئەو کاتە ئەوان دراسی بکەن و پشتیوانی لە ئەنەکان بکەن لە بەرەوەم پێم وانە دەسڵاتی کەس کەم کاتەوە ئەم پرۆژەی نوێش کە داومانە بە هەموو حیزبەکان زۆربەی زۆریان جوابیان داوینەتەوە هەر یەکێک بە جۆرە جوابیدان یەکێ لەگەڵە 100% یەکێ ئەڵێ با دراسی بکەین یەکێ ئەڵێ با مەکتەب سیاسی کۆ بێتەوە ئێمە پرۆژەکەمان داوە ئەم پرۆژەیە چونکە خۆ دەزانی ئێستا لە عێراق ئەوە شیعەکان ئەوەی هەیە ئیتاری تەنسیقیان هەیە واتە هەماهنگیان هەیە سونەکانی بۆ خۆیان شتێکیان دروست کردووە هەر لە عێراقدا و ئەوەی کە نیەتی کووردە پەرتەوازەیە کورد لەگەڵ هەموو دنیا کۆ بێتەوە لەگەڵ خۆیان کۆ نابێتەوە و ئەم مەوزوعەیانی ئەم دەستگایە کە دەستگایەکە هەیە ڕەنگە لە هەموو دنیادا هەبێت جا لە حکوومەتەکانیش هەیە لە حیزبەکانی مەسەلا ئیستا لە ئێران ناوی خوبرگانە لە ئەمریکا ناوی مجلیسی شیوخە لە بەریتانیا ناوی لۆردادە لە وڵاتانی عەرەبی ناوی ئەعیانە لە تورکیا ناوی ئەمنی قەومیە ئەمە شتێکە تۆ ئیتالێکە ئەم لە پەرتەوازەیە کۆکەیتەوە نیە و حاڵە کوردیتیایە 3 ساڵە پێکەوە کۆ نەبوونەتەوە لەگەڵ هەموو دنیا کۆبنەوە مەبزعەکان ئەوەی ئەمە پێشکەشمان کردەوە بە حیزبەکان ئەگەر پیان باش بوو وتت هەندێک حەزب جوابیان داوینەتەوە 100% لەگەڵیدان حەزەکەم ینی بزان بۆ بینەرانمان مەسەلەن کوێ 100% لەگەڵیدا بۆ نە پارتی دیموکراتی کوردستان
لەگەڵیدایە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵیدایە اینجا کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ئەمە ێزە سەرەکیەکانن ڕەوتی هەڵوێزەوەی کاک عەلی ئەمە ژماری کورسیان زۆرە بۆیە ئەو ڕێزبەندیان دەکەم کاک شاسوار عەبدولواحید ئەوان چی دەڵێن حەزەکەم بزانم ینی هەمویان جوابیان داوینەتەوە هەمویان جوابیان داوینەتەوە زۆربەی زۆریان ئەوانەی کە نامەکانیان پێگەیوە جوابیان داینەتەوە و سەرۆکی هەرێمیش سەرۆکی هەرێم بەڵام بە تەلەفۆن جوابیان داوینەتەوە ئەوان باشە بە خەتی جوابیان نەداینەتەوە واتە هەمویان جوابیان داێت و هەرێکێک لە ڕوانگەی خۆیەوە خۆی پیشانی داوە کە پێویستە ئەمە بکرێت بەڵام ڕەنگە هەرێکێک بۆچوونی تایبەتی خۆیە بێ ئەوە ماوەتەوە بۆ ئەگەر کۆبنەوەی کرا هەمویان ئێمە پێشنیاری کۆبنەکەمان کردووە یا لە سەرۆکایەتی هەرێم کرێت یا لە بارگای پەرلەمانی کوردستان بکرێت یا لە موینێتی هەڵەبجە بکرێت لەو سێ شوێنە کۆبوونەکە کرێت لە گوڵەخانەی هەرکەس خۆیان پێیان باش بوو ئێمە کێشەیەکمان نییە و ئەنجومەنەکەش هەر ناوێکی هەبێ هەر ناوێکی هەبێ لا ئێمە کێشە نییە بەڵام ئێمە پێمان خۆشە هیچ نەبێ سێ مانگجارێ حیزبانە کۆبنەوە پێکەوە سەرۆکایەتەکەین کاک محەممەد پێشنیازیەوەی تێدا کێ سەرۆکایەتی ئەنجومەنە بکە بۆ نەباز لەوە دەکرێت دەڵێن پێشنیاز کراوە کاک مەسعود سەرۆکی ئەنجومەنەکە نا ئێمە بە پێشنیاری هیچ شتێکمان نەکرەوە لە بینی پارتی و یەکێتی وادام شتێکی وا باس کراوە یەکێتی پارتی خۆیان باسییان کرد بەڵام ئێمە پێشنیاری هیچمان نەکرد ئێمە ڕژنووسێکە خستومانتە بەردەستیان کە کۆ بوونەوە ئەو کاتە کە باسی سەرۆکایەتی کرا و باسی ئەوە کراتە من خۆم پێم وایە ئەبێ سێ بازنە هەبێ سێ بازنەی یەکەمیان بچووک بێت و حدودێک کە لە مەسولینی یەکەمی حیزبەکان و حکوومەت ئەوانەی تیاابێ بازنەی دووەمی زیاتر لە 50 کەسی متەخەسیسی کاری اقتصادی سیاسی دوبلەماسی علاقات ئەمانە بێ بەڵێ بازنەی سێهەمی بازنەیەکی 500 کەسی بێ کە هەموو چین و تیژەکانی ناو کۆمەلگای تیاابێ تۆ 6 مانگجارێکی لەگەڵیا کۆبیتەوە ئەو بازنەی سێهەم ئەمی تریان سێ مانگجارێک ئەوی تریان مانگی جارێک واتە خەڵکەکە ئەو کاتە خۆی خەڵکی کوردستان کە لە قەراری سیاسی بەشدار بوو خۆی بە خاوەنی ئەو مۆزوع ئازانێ بەڵام ئێستا دوو حیزب کۆبێتەوە لە ژوورێکە هەر قەرارێبدا خەڵک خۆی بە خاوەنی نازانێ و دژیە بێت بەڵێ کاک محەممەد ئێمە پەرلەمانی کوردستانمان هەیە ینی بۆ زەختەکە بۆ ئاراسیە نەبێت لە پەرلەمانی کوردستان ئەم کارە بکرێ یان لە ئاساسەوە بۆ هێزە سیاسیەکان و ڕوانینیان لا نەبێ ئەو کەسانی کە قەرار بەدەستن بچنە پەرلەمانی کوردستان خۆ جەنابەت بیرتە لە پەرلەمانی کوردستانە قەرار بەدەستەکان سەرەتا لەوێ بوون خۆیان بەشێک بوون لە سیستەمە پەرلەمانێکە هەر لەناو پەرلەمان و خۆیان قەراریان دەدا ئێستا وای لێ هاتووە ینی کادرە وەسەتی و ئاستەکانی خوارەوە ینی یان خەڵکێکی بێمستەوا دەنێردرێتە پەرلەمان من پێم وایە ئەگەر پەرلەمانیش کارا بێ و مەسولینی یەکەمی تیا بێت ئەو ئەنجومەنە زەروریە خۆ ئێستا ئەوانەی کە لە پەرلەمانی باغدان چێن مەسا مالێکی لە پەرلەمانە مەسا ئەوە ئامری لە پەرلەمانە حەکیم لە پەرلەمانە علاوی نازانام کی هەمووانە لە پەرلەمانن بەڵام ئیتالێکیان بۆ خۆیان هەیە مەسەلا لە تورکیا لە ئەردۆغانەوە تا پێشتر دەمیرتاژ بوو ئەوانی تر باخشەری هەمویان داین پەرلەمانن ئێستا ئەوان لە تورکیا بەڵام ئەوان هەر بۆ خۆیان عینی شتێکیان هەیە بۆیە من پێم وایە لە پەرلەمان خەڵکی خۆمان عیبی لێ تێبچێتە پەرلەمان خۆی بە گەورەتر ئەزانێت لە پەرلەمان لە ئەوە یەکێکە لە کێشەکان مەسا خەڵکی ترە نێرێ بۆ پەرلەمان کە دەسڵاتی نییە ئەبێ کە قەرارێ درا لە پەرلەمان ئەبێ فیلەکە بخاتە بندەسی بێتەوە مەکتەبی سیاسی بڵێ قوربان ئەمە هەیە من چی بکە بێژەڵێ بە ئارەزەی خۆی یامەیکە یا بیکە ینی ئەمە ناتوانێت چارەسەری کێشەی میلەتێ بکە ئەمە ناتوانێت پەرلەمانێکی کارا بێت ئەگەر مەسولینی یەکەم بچنە ناو پەرلەمانەوە نەگەڕێنەوە بۆ مەکتەبی سیاسی منی لەگەڵ ئەوەم بەڵام ئەوانە نایکەن خۆیان پیان عیبە خۆیان بە پەرلەمان بە گەورەتر دەزانن بۆیە من ئومێ دەکەم ئەو ئەنجومەنە جێگەی ئەوانە بگرێتەوە و بتوانێت چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان بکە باشە لە پرۆژەکەی بەڕێستانە کاک محەممەد بڕیاری ئەم ئەنجومەنە ئیلزامیە یان تەنها ڕاوێژکاریە من پێم وایە ئەو کاتە ئەنجومەنەکە خۆیان کە لە مەسەلایەکێتی و پارتی تێدایە کە خۆیان لە حکوومەتن ئەو کاتە هەموو حیزبەکانی تایە کە لە پەرلەمانن هەموو ئەوانە خۆ ئەگەر دەسڵاتەکان بترسن لەوەی دەسڵاتەکان کەمە بێتەوە هەموو حیزبەکانی تێدایە بەڵام ئایا حکوومەت و
هەرێم وانە نادرسن لەوەی کە دەساتەکانی ئەوان کەم بێتەوە نایڵەن ئەمە ئەنجومەنە دروست کرێ ئەوە نەوعێکی ترە نازانم ئەویان بەڵام من پێم وایە ئەو کاتە تۆ شتێکی بۆ دانەی بەرنمەیەک دانێ بەرنامەجێک دانەی ئەو بەرنامجە نەدەسڵاتی ئەوان کەمەکاتەوە ئەوان لی بترسن و بەڵکو ئەمە یارمەتی دەربێ بۆ ئەوان و پشتیوانی لەوان کە یەکدەنگیەک پەیداکە بۆ خەڵکی کوردستان کە ئەو کاتە ئەگەر یەکدەنگ بوو حکوومەت هێرێمی کوردستان پەرلەمان یەکدەنگ بوو سەرۆکی هێرێم یەکدەنگ بوو کارەکانی باشتر ئەڕوە. باشە بەگشتی ینی ماکەم بە دوا پرسیار دۆخی کورد ڕەوشی کورد چۆن دەبینی لە ئێستادا لە باشوور لە ڕۆژاوا لە باگ ینی بە شێوازێکی گشتی ئەوە باز لە ڕۆژهەڵاتیش دەکرێت ینی دۆخەکە بەگشتی بۆ کورد چۆنە؟ من پێم وایە دۆخی کورد باشە و دۆخی کورد ئەگەر خۆی یەکگرتوو بێ یەکدەنگ بێ یەک هەڵوێستی سیاسی بێ کورد زۆر بەهێزە ئەمڕۆ واتە کورد کورد لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەگەر سەرێکی بکەین حکوومەتی عێراقی تا ئێستا ینی دەوڵەت نییە عێراق تا ئێستا حکوومەت نییە ئاسمانی لە دەستی خۆی نییە نەوتی پارەی لە دەستی خۆی نییە هیچ شتێک لە دەستی خۆی نییە سیادەتی نەپارێزراوە جێیشی تورکیا زۆربەی زۆری لە عێراقدایە و لە دەشتی نینەوە گەورەترین معسکەری تورکیای لێیە واتە ئەمانە هیچی عێراقی نییە دەوڵەت نییە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا کورد بەهێزە کورد توانای هەیە کورد قووەتی هەیە بە تایبەتی کە سووریا ڕووخا ئەسەد ڕووخا عێراق لایەکی لێبووتەوە عێراق ئێستا وەزعی زۆر خراپە ئێستا مەسەلا لەو ڕۆژانەدا کچی سەدام ڕۆیش لەگەڵ ئەحمەد شەرح کۆبووەوە لە سووریا کۆبووەتەوە لە سووریا بۆ ئەوەی بەریتانیا هێزێکی بۆ دروست کات 25,000 کەسی بۆ چەکدار کات لە ئەنبار و لە مووسڵەوە دەست پێ بکە ئەوانەی داعش کۆبوونەتەوە ئامادەیانەکەن بێنێنەوە بۆ ئەنبار و بۆ منتەقەی مووسڵ بۆوانە دژی حکوومەتی شیعە لە عێراقدا ئەمانە هەموو بەرنامەیە ئێستا کاری لەسەر کرێ و لە ئوردونەوە بەگاردی چی پیاڵێن گاردی شاهنشایی کچی سەدامیان برد بۆ سووریا لەبەرەوەم پێم وایە ئەمانە هەمووی بەردەوامن ئەکرێت دژی عێراق و دژی ئەوانە ئەگەر ئەمانە بەرنمەیەکی هاوبەش و ئەوانە نەبێ من پێم وایە وەزی عێراق باش نابێت چونکە ئەمانە هەمووی خۆی هەمووی هینێکە تەوتیەیەکە دژی ئێرانە لە ئەستا ئەیانەوەی لە پێشا دەوروبەرەکەی کۆتایی پێبێنە ئەنج سەر ئێران بێت ئەوە مەسەلا لە فەلەستین کردویانە لە لوبنان حزبڵیان بێدەنگ کردووە لە شوێنەکانی تر وردە لە حوسەکان ئەدەن لەولا ئەدەن ئەوەی کە ماوەی سەرڕەنگە لە بەردەستیانە عێراق بێت و بتوانن ئەو حکوومەتە لە دەستی شیعە وەرگن لە عێراق ئەو کاتە بەرنامەی تریانە بێ بۆیە من پێم وایە ئەمانە هەمووی بەردەوامە ئێستا بەڵام لەم وەزعانەدا کورد بەهێزە کورد ئێستا توانای هەیە مەسەلا ئەگەر کورد بەهێز نەبێ هەرچەنە بەرنمەکەی بەڕێز ئۆجەلان بەرنمەیەکی زۆر خراپە من لەگەڵی نیم چونکە من پێم وانییە تورکیا دیموکراتی بۆ تورکیا هەبێت واتە تۆ حکمی ذاتی نەوێ لامەرکەزیت نەوێ فیدراالیت نەوێ حکوومەتی نەتەوەی باوی نەماوە ئەو کاتە تۆ بە دیموکراتی ئەتەوێت ساهمێ بۆ کورد ببڕیت ئەوە خەیاڵە مەبەست لە برایەتی گەلانە کاک محەممەد مەبەست لە برایەتی گەلانە ئەوەی ئۆجەلان باسی کردووە دەڵێ بەڵێ برایەتی گەلان خەیاڵە و پێکەوە ژیانی گەلان خەیە ئەتوانە پێکەوە بژین ئێمە سەرابان کەس برای کورد نییە هیچ کەسێ برای کورد نییە بە دڵنیا بە مەسەلا ئەوە بینیمان ئەوەی لە سووریا کردیان بەرامبەر بە میلەتەکەمان خۆ ئەوە حکوومەتی سووریا نەیکرد دڵنیا بە جێیشی سووری نەهات جێیشی ئەحمەد شەرح ئەوانە هەموو ئەو عەرەبانە بوون کە لەگەڵ کە کاتی خۆی هەسەدە پەنایدان یارمەتیدان لە دەستی داعش پاراستنی سەر و ماڵیان ئەوانە هاتن لە پەنای ئەمانە هاتن بە مەجموعەیە پارەی سعودیە و ئەمارات ڕۆیشتن لە یارمەتیان پارەیان دانێ لە ڕێگەی حکوومەتی سووریاوە بە یەک ڕۆژ هەڵگەڕانەوە لە هەسەدا هەموو مەتەقەکانیان داگیر کرد ئەو کچ و کوڕانەی لەگەڵیان بوون بە کوشتنیان و گولەبارانیان کردن و دەستیان بەسەر هەموو نەوت و چەک و ئیمکانەتی هەسەدا گرد هەسەدایان سفر کردەوە لەو منتیقانە هەچەند ئەبوو هەسەدە پێش ئەوەی کەشکاتێ شەڕی داعش وەستا کۆتاییان هێناباتیانە ناوچە کوردستانەکانی خۆیان ئەوانە هەڵە بوو پشتیان بە عەرەبی چاوڕەشی برایان لە سووریا بەس ئەویان بەسەرهێنان
ئەوان پشتیان بە ئەمریکا بەس ئەمریکا پێیوتن وتی ئەوە نوێنەرەکەی ئەمریکا و ترامپ خۆشی وتی ئەمە پارە و چەکمان داونەتە شەڕمان پێکردن شەڕ نەماوە و ئەوە چی کۆتایی هاتۆ داعش و ئیسا حکوومەتێکی جوانی پاکی تەمیزی عاقڵی ژیری باشی بەهێزمانەیە لە دیمەشق با بڕن بۆ لای ئەو ئەمووی تەسلیمی ئەوان کرد ئەگەر ئەمریکا ئەوەی نەکردایە و نوێنەری ئەمریکا ئەوەی نەکردایە جورئەتیان نەبوو ئەوانی ڕۆیشتن مەسەلا ئەو هینە ئەوانەی کە پێشتر قاعیدە بوون دوای جەبهەی نەسرە بوون دوای بلاد شام بوون دوای تەحریری شام بوون ئەوانەی ڕۆیشتن لە پاریس لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتن جۆلان و چەند پارێزگایەکی سووریان تەسلیمی ئیسرائیل کرد لە پێناوی ئەوەدا کورد لەو مەتەقەیە دەربکەن یا ئەو بە مقابل بۆش سعودیە و ئەمارات پارەیان دانێ بدەن بە عەرەبەکان و عەرەبەکان لە هەسەداڵ گەڕێنەوە ئەمانە ڕەنگە بەشێکی تاوانی ئەوان بێ بەڵام بەشێکی ئێمە خۆمان سەرمان لە سیاسەتی ناوچەیی و ئەقلیمی دەرنەکردووە بۆیە تووشی ئەو کێشانە سپاس دەکەم زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود سپاس کە لەگەڵمان یەکشتم ماوە ئەگەر جەناب بدێکی بچووکم ماوە یەکشتی بچووکم ماوە مەسەلا ئەوەی کە ئێستا لە سووریا هەیە ئەوەی لە سووریا هەیە ڕاستیا دەستکەوتی گەورە نییە با هەمویان تێبگەن ئەوەی کە لە سووریا هەیە لەبەرەوە سووریا هیچ شتێکی نەبووە سووریا هیچ شتێکی نەبووە تا ئێستا ئەمەی کە هەیە بڵێن خوانەی بڕۆنیەوەی زیادە سپاس دەکەم زۆر سپاس کاک محەممەدی حاجی مەحموود سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ خستنە ڕووی بۆ چوون و شترۆڤەکانت هەم لەسەر دۆخەنی و دۆڵەتێکە بە تایبەت تاران ئەمریکا و هەم لەسەر ئەو پرۆژەی کە هەتە بۆ هەرێمی کوردستان و هێزە سیاسەکان زۆر سپاس دەکەم بە جەنابیش زۆر سپاس خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەێنەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ